پارتی دیموکراتی گەلان ناسراو بە هەدەپە ئامانجێتی لە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیادا بە پشتگیریکردنی هاوپەیمانی میلەتی جەهەپە و ئیپارتی تۆڵا لە ئەردۆغان و ئاکپارتی بکاتەوە و لە باکووری کوردستانیش دەیەوێت کۆتایی بەدەسەڵاتی سەپێنراوی قەیومەکان بهێنێت. وەک زۆرینەی هەڵبژاردنەکانی دیکە هەدەپە لە بەڕودۆخێکی سەخت و گەمارۆدراودا بەشداری هەڵبژاردن دەکات و زۆرینەی سەرکردەکانی بە سەلاحەدین دەمیرتاش و فیگەن و کچەکداغی هاوسەرۆکانی پێشووەوە لە زینداندان و سەرۆکی گشتی ئاکپارتیش لە هەموو بانگەشەیەکی حیزبەکەیدا بەشێکی وتارەکەی بۆ هەڕەشەکردن لە هەدەپە تەرخان دەکات. هەدەپە بۆ هەڵبژاردننی شارەوانیەکان لە 7 پارتی باکووری کوردستان هاوپەیمانێتێکی ئاشکرای پێکێنا و بەنهێنیش لەگەڵ هاوپەیمانی میلەت بەگشتی و پارتی گەلی کۆماری بە تایبەتی ڕێکەوتنی هەیە. لە ساڵی 2016ەوە پاش سەپاندنی باری نائاسایی بەرلەمانتار و سەرۆک شارەوانەکانی هەدەپە کەوتنە بەر شاڵاوی پاکتاوکردن و زۆرینەیان لە زیندانەکان توند کران بە جۆرێک لە کۆی 104 سەرۆک شارەوانی ناوچەی باکووری کوردستان بە پاساوی جۆراوجۆر کە دیارترینیان لە یانگریکردنی پەکەکەیە 94 سەرۆک شارەوانی لە هەدەپە سەنرابەتەوە و لە ئێستاشدا 40 لەو سەرۆک شارەوانیانە لە زینداندان. PKK bir terör örgütü değildir. Biz PKK'yi silahlı bir halk hareketi olarak tanımlıyoruz. PKK'ye kimse artık terörist diyemez. پارتی دیموکراتی گەلان دەیەوێت لە هەڵبژاردننی شارەوانەکانی کۆتایی ئازاری ئەم ساڵدا 120 سەرۆک شارەوانی بەدەست بهێنێت و ئەو شارەوانیانش بەدەست بهێنێتەوە کە حکومەتی تورکیا قەیومی لە شوێنیان داناوە و لەو پارتەی سندوتەوە. قەیوم بەو کەسانە دەوترێت کە حکومەتی تورکیا لە دەرەوەی هەڵبژاردن بۆ سەرۆکی شارەوانەکان دایان دەنێت. ئەماش دوای ئەوەی سەرۆکە هەڵبژێردراوەکان بە پشتگیری پەکەکە تۆمەتبار دەکرێن. تورکیا لە 14 حوزەیرانی 2016 یاسای قەیومی لە پەرلەمان پەسەند کرد. بەپێی یاساکە دەسەڵات بە وەزارەتی ناوخۆ دراوە ئەو سەرۆک شارەوانیانەی پشتگیریان لە پارتی کرێکارانی کوردستان کردووە لە کار دوور بخرێنەوە و لە شوێنەکەیان کەسێکی دیکە کە لەلایەن دەوڵەتەوە دەستنیشان کراوە دابمەزرێنرێت. هەدەپە بۆ ئەم هەڵبژاردنە ئەحمەد تورک سەرۆکی پێشووی شارەوانی گەورەی ماردینی کاندید کردووە کە لە هەڵبژاردننی پێشوودا لە ساڵی 2014 180,000 دەنگی بەدەستهێنا و دوای 2 ساڵ حکوومەت لەسەر کار لای برد و کەسێکی دیکەی وەک قەیوم لە شوێنی دانا. بەڵام ئەردۆغان لە وتارێکدا لە ئەنقەرە تۆمەتی تیرۆریدایە پاڵ ئەحمەد تورک و هەڕەشەی دوورخستنەوەی ئەو کاندیدانی هەدەپەی کرد کە پێشووتر بە تۆمەتی لایەنگریان بۆ پەکەکە لە کار لابراون. سەرۆکی گشتی ئاکپارتی وتی ئێستا بەرامبەرتان کاندیدێک بۆ سەرۆکی شارەوانی مێردین هەیە. ئێمە تا 5 ساڵ چاوەڕێ ناکەین ئەو سەرۆک شارەوانی بێت و قسەی لەگەڵ نەکەین. بەڵکو دۆسیەکەی لەژێر چاودێریدایە و بە گوێرەی ئەنجامی هەڵبژاردنەکان هەنگاوی خۆمان دەنین. Belediyelerinize gönderilen paraları Kandil'e gönderen sizsiniz. Niçin buralar kayyuma teslim edildi? ئەموتانی ئەردۆغان ئاماژەیەکی ئاشکرایە کە لە ئەگەری بردنەوەی شارەوانەکانی باکووری کوردستان لەلایەن کاندیدەکانی هەدەپەوە دووبارە بەرشاڵاوی قەیومەکان دەکەونەوە. بۆ ڕێگرتن لەو مەترسیەش هەدەپە لە ئەستەمبوڵ و ئەنقەرە و شارە گەورەکانی تورکیا پشتیوانی جەهەپە دەکات بۆ هیوایی لە دوای بەدەستهێنانی سەرۆک شارەوانەکان ئەو حیزبە ڕێگری لە گۆڕینی سەرۆک شارەوانەکانی هەدەپە بکات. پارتی دیموکراتی گەلان شارە کوردەکانی بە ئامانج گرتووە و لە کۆی 23 شاری باکووری کوردستان لە 18 شاردا کاندیدی هەیە و لەسەر ئاستی تورکیا بۆ 30 شار کاندیدی دیاری کردووە. لە ناوچە کوردیەکان تەنها ئاکەپە ڕکابەری هەدەپەی پێدەکرێت بە جۆرێک لە کۆی 22 بازنەی ویلایەتەکانی جوگرافیای کوردانی باکوور جەهەپە و مەهەپە ناتوان هیچ شارەوانیەک ببەنەوە. بەڵام ئاکپارتی دەتوانێت زۆرینەی ڕەهای شارەوانەکانی 10 شاری گەورەی کوردان و شارەوانی نامەندی شاری بەدلیز ببات. باکووری کوردستان لە سەدا 32 خاکی تورکیا پێک دەهێنێت و لە سەدا 17 دانیشتوانی تورکیاش لە باکووری کوردستانن. لە سەدا 80 دانیشتوانی باکووری کوردستان کوردن و تورکیش تەنها لە سەدا 12 دانیشتوانی ناوچە کوردیەکان پێک دەهێنێت. لە کۆی 81 پارێزگای تورکیا باکووری کوردستان خاوەنی 21 پارێزگایە.